خۆشەویستانم سڵاو بروارەکانی قوربەت ئەمجارە بەرنامەیەکی تایبەتی ئامادە کردووە بۆ 8 مارس دوو هاوڕێی خۆشەویست و ئازیز میوانن گۆنا سەعید و ئاسۆ گۆران بفەرمونون لە زاری بەڕێزیانەوە ئاشنا بن پێیان گۆنا خان بەخێرێ سپاس دەکەم زۆر سپاس با بزانین بینەران و بیسەرانی بەرنامەی مرارەکانی قوربەت زان گۆنا سەعید کێیە لە ڕاستیا زۆر بە کورتی من ناوم گۆنا سەعیدە 22 ساڵە لە بەریتانیا ژیم لە بەڕێوەبەری کاروباری گەشە پێدانم لە ڕێکخراوی ژنانی کورد و خۆرهەڵاتی ناوەڕاست و بەگشتی خەریکی نووسین و کار و هەڵسوڕانم لەسەر مەسەلەی یەکسانی ژن و پیا و مافەکانی ژنان لە هەرێمی کوردستان بەخێر منیش ئاسۆ گۆرانیان ئاسوی ژیان دۆست چالاکەوانی سیاسیم و کاری جۆرا و جۆر و هەڵسوڕای جۆرا و جۆرم لەو مەیدانی ژنان و مناڵان و ئازادی سیاسیە و بە هیوام ئەم ڕۆژ بتوانین بەرنامێکی باش بکەین بەخێر بێن سەرچاو گەورەتان کردین با سەرەتا پێم خۆشە پرسیارێکی گرنگ بکەن بۆ گرنگە 8 مارس یادی بکرێتەوە بەڵێ 8 مارس ڕۆژێکە مێژوویەکی تایبەتی هەیە مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ سەرەتای سەدەی 20 کە لە ساڵی 1990 پارتی سۆشیالیستی نیویۆرک ئەمریکا یادی ئەم ڕۆژەی کردەوە و تایە بۆ یەکەم جار ڕۆژەی ناونا ڕۆژی جیهانی ژنان بەڵام لە ساڵی 2010 کلارا زتکین لە کۆنفرانسێکی جیهانی ژنانە لە ئەوروپا کۆنفرانسی ژنانی سۆشیالیست لەوێ بە چۆنڵی بە جۆرێک ڕسمێتی پێدا و پێشنیاری کرد کە ئەم ڕۆژە لەسەر تاسەری جیهانە بکرێ بە ڕۆژی جیهانی ژنانی کرێکار ئەو کاتە دواتر دوای چەندەها ساڵ بە تایبەت لە ساڵی دوای ئەوەی کە کلارا زتکینە و پێشنیاری کرد لە ساڵی 1911 نزیک بە 300 خۆپیشاندانی جۆرا و جۆر لە تەواوی وڵاتەکانی ئەوروپا ئەو کاتە بۆ داواکاریەکانی ژنان بۆ ڕزگاری ژنان لە دژی جیاکاری و هەروەها لە دژی ئەو جیاکاریانەی لە شوێنی کارە بەرامبەر بە ژنانەکرا بۆ مافی دەنگدان بۆ مافی بەشداری سیاسی بۆ هەموو ئەمانە 300 خۆپیشاندانی جۆرا و جۆر لە وڵاتەکانی ئەوروپا لەلایەن ملیۆنان ژنەوە بەرپاکرا لەم ڕۆژەیە لەو کاتەوە ئەم ڕۆژە ئیتر گرنگیەکی تایبەتی پیا کردووە گرنگیەکەی لەوایە کە ساڵ بە ساڵ بووە بە وەکو سیمبولێکی خۆپیشاندان و ناڕەزایەتی ژنان کە دێنە سەر جادا بۆ ئەوەی هەموو ساڵێک ئەو مەسەلانی کە گرنگە بۆ مافەکانیان بیخەنە ڕوو و وەکو داواکاریەکی سەرتاسەری بەرامبەر بە دەوڵەتان و دەسەڵاتی وڵاتەکانیان بەرزیکەنەوە ئەم ڕۆژە ئەوە گرنگە کە بزانین لە ساڵی 1975 بە شێوەیەکی ڕسمی لەلایەن نەتەوەیە گرتوەکانەوە ئیتر ڕاگەیەندا بە ڕۆژی جیهانی ژنان هەڵبەت پێشینەیەکی تری هەیە کە لەسەر با بڵێین هەندێک لە لێکۆڵەرەوەکان جیاوازیان هەیە لەو بارەیەوە بەڵام پێشینەیەکی ئەوەیە کە لە ئەساسەوە لە سەرەتاوە کە لە ئەمریکا ئەم ڕۆژە ڕاگەیەندا بە ڕۆژێکی با بڵێین گەورە بۆ مەسەلەی ژنانی کرێکار بە تایبەت ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە لە دەوروبەری 1957 پێم وابێ ساڵەکەی لە کارگەیەکی دروستکردنی جلوبەرگ لە شاری نیویۆرک لە ئەمریکا ژنانێکی زۆر مانگرتنیان کردووە و لە ئەنجامی ئەو مانگرتنە خاوەن کارەکە دەرگای کارگەکەی لێداخستون و پێم وابێ ژمارەیەکی زۆریان گیانیان لەدەزاوە لە ئەنجامی سوتانێک هەڵبەت ئەمە وەکوتم جیاوازی هەیە لە بیر و بۆچوونە لەسەر ئەوەی کە ئەم ڕۆژە چۆن بۆ چۆن نەبووە بەڵام لە هەموو حاڵەتێکە ئەوەی کە گرنگیەکی تایبەتی یا بەم ڕۆژە لە ساڵی 1990 و دواتر لە 1910 و 1911 هەتا ئێستا ئیتر بۆتە ڕۆژێکی جیهانی کە بە شێوەی جۆرا و جۆر ژنان لە وڵاتان و لە جێگە جۆرا و جۆرەکانە پێم گەیشتۆتە تەنانەت هەموو لادەیەکی ئەم دنیاە وەکو ڕۆژێکی جیهانی ناسراوە و گرنگیەکەی لەوەیە با ئێمە لە جیهانەوە بینە سەر باشوور کە زیاتر بتوانین باسی لەسەرکەین هەلومەرجی ژنان لە چیدایە لە باشوور کوامتان جواب مایانەوە بە دڵی خۆتان
وڵان جاتوانی هەردووکمان جوابینەوە چونکی ئێمە هەردووکمان دنیا جیاوازە بینین و مەسلەی ژنانیش جیاوازە بینین ئەکرێ هەردووکمان قسەی خۆم و کۆمنتی خۆمانە بێت لەسەری دقیق مەسەل ئەکرێ ینی مەسلەی ژن لە باشوورە پەیوەندی هەیە بە مەسلەی ژن لە دنیاە بەڵام ئەگەر ئێمە فۆکس بخەین لەسەرەوەی ئێمە بەس بین لە چوارچێوەی باشوورە قسە بکەین حتمما ئەکرێ ئێمە لە 20 ئەوەنە ساڵەی کە دەسەڵاتی کوردی حاکمە لە کوردستانە و دەسەڵاتیشی خۆماڵیە بزوتنەوەی ژنان ئەگەر وەک ژن توانیوێتی هەبێت وجودی هەبێ بەڵام بە شێوەیەکی گشتی ژنان لە ئاسیشی باشانین بەدەر لەوەی کە بە تاریخن لە عێراقا تۆ گەر ئاور بدەیتەوە لە سەرجەم عێراقا و بە تاریخ ژن دەور و نەخشی هەبوو لە ڕووی سیاسی و لە ڕووی هونەری و لە ڕووی ئەدەبی بەڵام لەم 20 و چەند ساڵەی دەسەڵاتە هەزاران ژن کوژران هەزاران ژن تیرۆر کران لەسەر ئازادی ڕادەربڕین لەسەر ئەوەی لەسەر مافی هەڵبژاردننی هاوسەری خۆی خۆشەویستی خۆی بۆی ژنان لە هەلومەرجێکی باشە ناژێن کە ئەمە بۆ خۆی لە هەر شوێنێک مرۆڤ باش نەژی مناڵ باش نەژێ ژن باش نەژێ ئەمە ڕاستەخۆ ڕەتی بەدەسەڵاتەوە لەو وڵاتە لەو ناوچەیە لەو هەرێمەیە بۆیە ڕەوشی ژنان بە هەموو ئەوەی کە ئێستا ژنانێکی زۆر هەن دیفاع لە ئازادیەکەن دیفاع لە حەقی ژنەکەن ئیش لەسەر بەرابەری ئەکەن بەڵام هێشتا کێشەی ژنان مەسلەی ژنان هەلومەرجی ژنان لە باشوورە بەداخەوە لە ئاستێکایە کە زۆر نزمە و ئەوایە تەوەقوعی گەورەتر و زۆرترمان هەبواە و ئەوای ئەسا ڕەوشی ژنان لە شوێن و لە مەکانێکی ترا وایە کە ماهی دڵخۆشی بێ بەڵام بەداخەوە پێم وایە بە شێوەیەکی گشتی هەرەوەی کە خۆمانەی بینین لە سوشال میدیاوە لە ژیانی ڕۆژانەوە لە زانکۆکانەوە لەو شوێنانی کە لەو سنتەرە گرنگانەی کە ڕەبتیان بە ژیانی مرۆڤەوەیە ژنان دۆخیان لە پاشەکشایە بەداخەوە ینی من نامەوێت مرۆڤی کورد و خۆم و خەڵکیش تووشی ڕژبینی بکەم بەڵام خۆ ناکرێ بە زۆر گەشتبینی بەڵام ئەمە معنای ئەوە نییە ئێمە و خەڵک و ژنانێک و ئینسانهایە کە دیفاع لە ئازادیەکەن دیفاع لە ڕەوشی ژنانەکەن سارکاتەوە ئێمە هەمیشە لە هەوڵ و خەبات و تێکۆشانیان بۆ ئەوەی سەرجەم کۆمەلگا ژیانی باشتر بێ حتمما کە کۆمەلگا ژیانی باشترە کە دەسەڵات باشترە کە ئاڵ و گۆڕەکرێ ژیانی مناڵی دەستفرۆش باشە بێ ژیانی ژن باشە بێ ژیانی فەقیر و هەژار باشە بێ پێم وایە هەموو ئەمانە ڕەبتی بە سەرجەم ئەو دەسەڵاتوەیە کە لە لووتکەیە کە لە ترۆپکی دەسەڵات و بەڕێوەبردنایە تۆ ئەگەر ئیش لەسەر باشبوونی ئەوێ بکەی ئۆتۆماتیکێن ژیانی سەرجەم گۆشە و کلێنەکانی مرۆڤی کۆمەلگاکە لە هەر بوارێکا بێ بەرەو باشترەوێت کە ژیانیش کە ژنانیش بەشێکی گرنگن لەم مەسەلەیە باشە ئەڵێن زۆرترین ئەوەی بەپێی زانیاریمان زۆرترین ڕێکخراوی ژنان لە باشوورە زۆرترینن هەندێک جار تەنانەت هەنێک کەس بە گاڵتەجاڕی و باز لە ڕێکخراوەکانی ژنانەکەن ئەم هەموو ڕێکخراوی ژنانی شەیە بەڵام لە هەمان کاتیشە زۆرترین کوشتن و سووتاندن و مافواردنی ژنان هەیە بۆ ئەمەیان ئەڵەن چی بە بڕوای من پرسیارەکەت دوو شتی جیاوازە یەکێکیان ئەوەی کە ئاسۆش باسی کرد ئەوەی کە بارودۆخی ژنان بارودۆخێکی زۆر خراپە لەباری نەکتەنها لەسەر مەسلەی تونند و تیژی کە زۆر بە دروستی ئەو باسی کرد بەڵام لەباری ئابووریەوە لەباری پەروەردەییەوە لە بەشداریان لە کاری سیاسیە لە بەشداریان لە بواری گشتیە لە بەڕێوەبردنی کۆمەلگایە هەموو ئەمانە لێکی بیتەوە ئەبینی کە بارودۆخی ژنان خراپە و ڕووی لە خراپتریشە بەڵام بەشی دووەمی پرسیارەکەت کە کاتێ دێتە سەرباسکردن لە ڕێکخراوەکانی ژنان یەکەم شت ئەوەیە کە ڕێکخراوەکانی ژنان بەرپرس نین لەو بارودۆخی کە ژنتیایەتی لە کوردستانە کە ئەگەر لە باری تونند و تیژیەوە لە باری ئابووریەوە لە باری سیاسیەوە خراپە ڕێکخراوە خەریکە ئەمەیە جوابی ئەوەت بەمەوە بەس ئەمەوێ ئەو شتە ڕۆشن کەمەوە ئەوەی بەرپرسە لەو بارودۆخەی ژنان دەسەڵاتە لە هەرێمی کوردستانە دام و دەستگای دینیە ئەوەی کە دەسەڵاتی با بڵین ئەو سیستەمەی کە هەیە ئەوەی کە لە پارە و لە دەسەڵاتی سیاسی و لە دەسەڵاتی ئابووری لە بەردەسیایەتی وەگوێ نادا بەوەی کە بارودۆخی ژنان بەرەو پێشبەرێ بودجەی بۆ تەرخانکە بەرنامەکاری تایبەتی و وەزارەتی بۆ دابنێ کە کار لەسەر بەرەو پێشبردن و بەتواناکردنی ژنان بکە ئەمە بەرپرسە لێ بەڵام ڕێکخراوەکانی ژنان هەمومان ئەزانین کە ژمارەیەکی زۆر لە ڕێکخراوی ژن هەیە ناتوانین وەکو گروپێکی ئەوەی پێی ئەڵێن هۆمۆجینیە سەیریانکەین واتە ناتوانین بە یەک چاو سەیری چەند سەدەها ڕێکخراوی ژنان بکەین
چونکە یەکەم ئەرکی جۆرا و جۆریان گرتوۆتە ئەستۆ، دووەم سەر بەلایەن و شوێنی جۆرا و جۆرن، بە تایبەت ئێمە بەشێکی زۆر لەو ڕێکخراوانە سەر بە حیزبەکانن، سەر بە حیزبی نێو دەسەڵاتن، سەر بە حیزبی دەرەوەی دەسەڵاتن، ئەمانە هەمووی دیاری ئەکات چی بکەن چی بکەن. لەگەڵ ئەوەیشا ژمارەیەکی باش لە ڕێکخراوی ژنان هەیە کە ڕۆژانە دەستە و یەخەیە لەگەڵ ئەو بارودۆخەوە کارەکە لەسەر ئەوەی بارودۆخی ژنان بەرەو باشتر بەرێ. بەڵام من ئەمە شتێکی گشتی بڵێم لەم بارەوە، ئەم ڕێکخراوانەی ئێستا هەنهی ژنان ڕێکخراوی ئەوانەی پیانەڵێن ناحکومیەکان یاخود ڕێکخراوی کۆمەڵگەی مەدەنین، ئەم ڕێکخراوانە لەسەرەوە دروست بۆ خوارەوە، واتە لەلایەن چەند کەسێکەوە بەگشتی شێوەی دامەزرانیان ئەوەیە کە چەند کەسێ دای ئەمەزرێنن بۆ پێشکەشکردنی جۆرێک لە خزمەت گوزاری، یاخود بۆ هوشیارکردنەوە، یاخود بەرنامەی مەشقکردن، یاخود بۆ مەبەستێکی تایبەت دایانەمەزرێنن، واتە لەسەرەوە دروستە بێ بۆ خوارەوە. ئەمانە ڕێکخراوی جەماوەری نین کە لە خوارەوە دروست بووێ بۆ سەرەوە، واتە لە جەماوەری بەرفراوانی ژنان کە کۆبوو بێتنەوە بۆ نمونە لەسەر مەسلەیەکی تایبەت، بۆ لەسەر مەسلەی موچە، یاخود ژنان لە نێو کە پیشەی مامۆستایان هەیە، یا ژنان کە لە خستخانەخانە کارەکەن، یاخود ژنان کە لە ژنی ماڵەوەن، بۆ نمونە پێکەوە کۆبی بێتنەوە ڕێکخراوێ دروستکەن بڵێن ئێمە ئەم ڕێکخراوە ئەکەین بە نوێنەری خۆمان بڕواکار بکە لەسەر مافەکانمان. ئێمە لە هەرێمی کوردستان لە باشوور بە هیچ جۆرێ ڕێکخراوێکمان نییە لەم چەشنە کە لە خوارەوە لە نێو جەماوەری ژنانەوە دروست بوو بێ و بتوانێت نوێنەرایەتی لە ژنان بکە لەسەر کێشەکانیان، بۆ نمونە لەسەر کێشە کۆمەڵایەتیەکانیان، لەسەر کێشە سیاسەکانیان، لەسەر کێشە ئابووریەکانیان، و هەتاوکو نەگەین بەو جێگەیی کە بتوانین بەڕاستی ڕێکخراو دروست بێ کە بتوانێ دەنگی ژنان بێ لە خوارەوە، دەنگی جەماوەری ژنان بێ و دەنگی کێشەکانی ژنان بێ. ناتوانین بڵین ئێمە ڕێکخراوی ژنانمان هەیە کە هەوڵەیە لەسەر ئاستە جۆرا و جۆرەکانە کێشەکانی ژنان چارەسەر بکە. ئەو ڕێکخراوانەی ئێستا هەن وەکوتم خزمەت گوزاری پێشکەشەکەن و هەوڵەیەن و هەندێکیشیان زۆر باش هەوڵەیەن کە کێشەی تاکتاکی ژنان چاککەن، هوشیاری بڵاو بکەنەوە، ژنان بپارێزن لە تونند و تیژی، بۆ نمونە ژنانی ئاوارە بپارێزن لە هەژاری زیاتر، یاخود بیان پارێزن لە تونند و تیژی سێکسی. واتە ئەبێ ئێمە ئەم ئاستە جۆرا و جۆرانە ببینین کاتێ باز لە ڕێکخراوەکانی ژنانەکەین. منیش سەر لە قسەکانی دارە و زۆر شتی باس کرد و بەشێکی لە قسانە حتمما قسەی هەمومانە واقع وایە. ئەزین سۆر من خۆم زۆر جار وتومە چۆن پەرلەمانی کوردستان پێم وایە ئەرکە لەسەر شانی خەڵکی کوردستان، پێم وایە زۆر و بۆری ڕێکخراوی ژنانیش ئەرکە لەسەر شانی ژنان پێش هەموو کەس. کێشەی ژن بە ڕێکخراو حەل ناکرێ. ئەزین سۆن کێشەی ژن بە سیدکە ئەسا ئەو خۆی وتی کێشەی ئەو ڕێکخراوانە کێشەی شخصیە، ینی ژنانێکەن سەرویسە دەن، سەرویسێکە ژنێک مشکلەی هەیە ینی مەحدودە، یعنی لە سنوورێکی تایبەتایە ئەتوانێت کێشەی ژن حەلکە. ئەجینا لە کوردستان ڕێسا شەڵتەری گەورە نییە، هەزاران ژن لە کوردستانە مشکلەی کوشتنیان لەسەر خۆ بێ شەڵتەرێکە بێ ژیانی ئەمانە پارێزێ بە مناڵەوە بەخۆیەوە، بۆیە بە ڕێکخراو حەل نابێ. ینی اینجا کێشەی ژنان ئەوە نیە بە بڕیارێک کۆتایی پێبێ، شتی وانە لە دنیاە. هەموو ئەمانە ئەبێ بە سیستەم بکرێ. ئەزین چون ئەبێ کاتی خۆی بۆ نمونە لە سەردەمی 50 و 60ەکانی عێراقا لە هەموو عێراقا چەند ژنێک بە تایبەت ینی هەڵسوڕایی و مەیدانی ژنان بوون، ئەوانەش هەمووی ژنی چەک و حیزبی شۆعی بوونە، بەڵام کێشەی ژن زۆر کەمتر بۆ لێستا، ژن زۆر ئازادتر و خۆشتر و باشتر ژیاوە لە ئێستا، لە جل و بەرگەوە، لە ژیانەوە، لە قسەکردنەوە، لە سەفرەوە، لە هەر شتێک لەمانە. پوچی ئێستا بەعکسەوە ڕێگەم هاوکێشەیە عکس بۆتوانێ وە زۆر خراپتریش عکس بۆتوانێ، لەبەر ئەوەی پێشەوە زۆرترین کێشەکانی زۆرتر بوون. چونکی ڕێکخراوەکان گۆنا بەشێک ڕێکخراوەکان ڕێکخراوی حیزبە، حیزب کۆمەلگای نابوت کردووە، ئەم حیزبانە حیزبی نەیتوانی وەکاری، چونکی حیزب زەیجگە ژنێک ئێستا من خۆم هەر لەو فەیسبووکە دەیان ژنە بینم کە بە حساب ژنی چالاکەوانن قسە لەسەر ئازادەکەن، بەڵام دیفاع لە ژنەکەی لە حیزبەکەی خۆیەکە، دەمت پێم ڕێک ئەو حیزبەی خۆی دنیایەک زەرێری داوە لە مەسەلەی ژن ئەو حیزبەی ئەو دەیان ژنی کوشتووە لەسەر ئازادی، لەسەر خۆشەویستی، لەسەر ژیانکردن. بۆیە کێشەی ژن بە ڕێکخرا و بەم حیزبانە ینی حکومەت دەوڵەت ئەبێ پلانی هەبێ. من یەک نمونەی سەری ئاهێنمەوانێ بۆی زۆر کاتەکەم لە حەربی عالەمی دووەمە کاتێک یابان ئەو شکستە گەورەی خوارد بڵێن هاتن بۆ ئەوەی یابان جارێکی تر دروستکەنەوانی ئەم وڵاتە بکەن بەم وڵاتی ئێستا بە حسابی هەندێک سێرچ و ئەوانە ئەڵێ
دەیان ساڵ لە پێش هەموو دنیاوەیە وتیان ئێمە چی بکەین بۆەوەی ئەم کۆمەلگایە دروستکەینەوە بیکەینەوە بە وڵات بە دەوڵەت بە ژیان یاژێن هاتن بۆ هەر 10 ساڵێک پلانێکیاندانە مەسەڵەن وتیان بۆ 10 ساڵی یەکەم ئێمە نەخوێنەوار ناهێڵین لە یابانە چونکی نەخوێنەواری بۆ خۆی بەدبەختیە لە 10 ساڵی دوای ئەوەیە ئەم وڵاتە دروست دەکەینەوە و بە پرد و بە ژیانەوە مەبەستم ئەمە چییە لە کوردستانە ئەم پلانە نەبووە بۆ هیچ شتێک حتا ئەم مەسلی ژنانی کە هەمومان ئەیبینی و باسکەین لە شارە گەورەکان دوور ناکێتەوە من خۆم لە خەڵکی لادێم خەڵکی مجەمەعم قەزەی ژنان لە سەدان مجەمەعی کوردستان و لادێ و شارۆسکی نییە هەر نەبووە تا تۆ سەیری مەکە لەوەیە لە سلێمانیا 1000 ژنی چالاکەوانە بێ قەزەی ژن لە سلێمانیا زۆر فەرقیە لەگەڵ قەزەی ژن لە گەرمیانی کە هەمووی 5 کیلۆمەترێک دوورە لە سلێمانیەوە بۆیە ئەم حل ناکرێت ئەم مەسلێ سیستەمێکە بێ پرۆفشناڵ هەبێ دای بنەی بڵێ ژیان جارێ یەکێ لە مشکلە گەورەکانی ژن لە کوردستانە هەزاران ژن هەیە نەخوێنەوارە کە ئەمە زۆرە ئەوە نیە تۆ سەیریەوە مەکە ئێستا ژن هەیەندان پەرلەمانە لە بەڵام ژنێکی ئێجگار زۆر هەیە نەخوێنەوارە هەزاران ژن هەیە هەزاران قەیرە کچ هەیە تا ئێستا کچێکی تەنیایە ڕەواجی کردە شووی نەکرۆ لەگەڵ برا و براژنێکی ئەژێ ئەم ژنە ئێستا تۆ بڵێ فراهاوسەری قەدەخێک کە ئێستا بەشێکە لە کۆمەلگا لەوەی هەر دژی تۆ بێ کە ژنیشی ئەڵێ با من ئامادەم شو بکەم بە دووەم و سێمیش بەس بۆی بزانم شوکردن چیە بزانم ئازاد بزانم ماڵێکێ من بەسمەوە هەموو ئەمانە بە بڕای من ئەبێ ڕێکخراوی ژنیان هەیەیانێ ئەمە مەسلەیەک نییە گەر ڕێکخراوێکی ژنان ژنێک بۆ خۆی ئینسانێک من تۆ هەر کەسێکمان سەرویسمان هەیە خزمەت گوزاری لە فێنێکەوە ئامۆژن ئەمانە هەمووی کاری باشە بەڵام ئەوەی قەزەی ژن چونکە قەزەی ژن قەزەیشی عالەمیە خۆ پێت وانە بێ هەر لە باشوە لە سەرجەم بەس ئاخر ئەو قسەیە قسەیەکی زۆر گشتیە کە تۆ پێت وا بێ ڕێکخرا و چارەسەری ژنان ناکا بە بڕوای من جارێ پێش هەموو شتێ دەسەڵات لە هەرێمی کوردستان بە هیچ جۆرێ نەنیازی هەبووە لە 28 ساڵی ڕابردووە و نەنیازی هەیە مەسەلەی ژنان چارەسەرکایە کێشەکانی ژنان چارەسەرکە بۆچی لەبەرەوەی ئەم دەسەڵاتە دووشت بەڕێوەی ئەبا یەکەمیان سیستمی ئابووری کاپیتالیزمی ئێستا کە ئەو ڕۆژ بە ڕۆژ زیاتر خۆی چۆڵی مێتۆدی نیولیبرالیزم پیادە ئەکا نیولیبرالیزم بۆ ژنان معنای نەهامەتی زیاتر معنای بێکاری زیاتر معنای هەژاری زیاتر معنای نەبوونی فرسەتی کار لە نێو کەرتی تایبەتە ئەمانە لەو لای سیستەمی دووەمیشی مەسەلەی پیاو سالاریە بیرمان نەچێ ئەم دەسەڵاتی هەرێم زۆر باش سەلمانوێتی کە ئەو نەک پیاو سالاری لە ناو نابا بەڵکو خۆی ڕۆژ بە ڕۆژ خەریکە زیاتر و زیاتر پیاو سالاری بەهێزەکە لە ڕێگەی دام و دەستگای دینیەوە نمونونەکانیمان بینیوە ئەوە چەند هەفتەیەک لەوە پێش خۆتەی بینی ڕۆژ بە ڕۆژ دام و دەستگای دینی بەرفراوانترە کاتەوە قسەیان زیاترەکە دەسەڵاتی زیاتریان ئااتێ بودجێ زیاتریانە کاتە بەردەم بۆیە دەسەڵات لە هەرێمی کوردستان کێشەی ژن چارەسەر ناکا بەڵام ئەکرێ ئێمە لە شوێنێکا بەیەک بگەین ئەویشەوەی من هێشتا پێم وایە ژنان ئەم ڕێکخراوانەی ئێستا ناڵێم کە ئەمە جیاوازە باسمان کرد بەڵام ژنان ئەبێ ڕێکخراو بن ژنان ئەبێ ڕێکخراو بن ئەبێ بە هەزاران و بە ملیۆنانیان ڕێکخراو دروستکەن بۆ ئەوی نوێنەرایەتی کێشەکانیان بکە بۆی بتوانن فشار بێنن تەجروبەی ئێمە لەگەڵ دەسەڵاتی هەرێما ڕێک ئاوایە بە فشار بە تایبەت فشاری نێودەوڵەتی بە تایبەت قسەکردن بڕۆ چونکە زۆر گوێ نادا بە خەڵک لە هەرێمی کوردستان ئەکوژرەیان سەرجادە ئەگرن هەرچیەک بەڵام فشاری نێودەوڵەتی بە تایبەت بۆ نمونە لە دام و دەستگاکانی وەکو UN و وەکو ئەوانە قەزیەکانیان لێ بگرە لە ئەوروپا لە گەڵ یەکێتی ئەوروپایە قەزیەکانیان لێ گەورە بکە و لە سەریان بگرە بە تایبەت مەسلەی تونند و تیژی بەرامبەر بە ژنان و بێمافی ژنان و ئەو نەهامەتیانی کە بەسەر ژنانە هێنن ئەتوانی بەڕاستی ژنان بە ڕێکخراوبوونی بەڵام جەماوەریان ئەتوانن فشار دروستکەن لەسەر دەسەڵاتە لێرە وەکو گۆناسەعید چ شتێکت کردو بۆ فتوای مەلاکان کە لە کوردستانەوە لە بڵێن هەمیشە لە باشوورەوە هەندێک جار خانمان من یەک کۆمنتێکی بچووکم هەیە ئەنجاتی گوێنەجان مەسلەی تۆ شتێک باس کرد لەسەر مەسلەی اقتصاد لەسەر ئابووری یعنی یەکێ لە مشکلەکانی ژنی کوردەوەیە بەشێکی زۆری دیارەکە من قساکەم هەرچی قسێکەکەین ئەمە نسبیە 100% نییە بڵین ژن خاوەن اقتصاد نییە هەزاران ژن بێمعاشن هیچ بەڵام هەزارانیش مەعاشدارە ئەزەی چۆن من بەحسی زۆربە ئەەکەم لە زۆربە تۆ من نمونەی شارێک و دەسەڵاتێک و یان شوێنێک ناهێڵمەوە کە بەشێکی کەمی
تایە معاشیان بەڵام بەشێکی زۆر ژن وتم هەیە نەخوێنەوارە بەشێکی زۆر ژنان خاوەن هیچ ئابوووریەک نین ئینسان کە خاوەن ئابووری سەر بەخۆنە بوو بۆ خۆی بە طبیعت بەبێ قسەی ئەوانە بێ ئەڵەن ئابووری ئەڵەن گیرفانجایی ژنان و پیاوان ئێستاوای لێ کردووە ئەمە خێزانی زۆرە ژن ئەبێ کە سەر مانگەکە بەڕێەکە دەخلێکی هەبێ پارێک وەرگێ لە شوێنە کنجامە کارەکە ئیشەکە مناڵ بەخێوەکە ماڵ پاکەکات و هەرچێکە ئەبێ خاوەن اقتصادی بە چونکی ئەمە ژن بەهێزەکە ژن کە خاوەنی هەر ئەو ژنەی کە لە کوردستانەوە دێتە ئێرە دوای 1 ساڵ ئەگۆڕێ ئەم ژنە بەهێزە بێ بۆ خاوەن خۆیە بێت خاوەن اقتصادی خۆی بێ اقتصاد ڕوحی ئێستا وای لاتوە بە تاریخی جواب بووە اقتصاد سەرمایە گرینگە بۆ ئینسان بۆ ئەوەی بتە و بڕوابوون و ئیرادەبوون بە خۆت بەهێزتر بکەیتایە و پێویستە ئەموابی بەڵام تۆ هەمیشە چاوەڕێ بکەی وەربگری هەمیشە کەمترە توانی خاوەن ڕێی خۆت بیت و ئازاد بیت بۆیە بەشێکی گرنگی بە بڕای من ئازادی ژن سربەخۆی ژن بەهێزی ژن لە کوردستان و لە دنیاشان ئەم ئابووریە کە خاوەن ئابووری خۆی بێ و بەر حاڵ نامەیە زۆر هین بگرم دوای ئەوە هەنیشتم هەیە لەسەر بەڵێ ببەخشن دەستە خۆش بێ بەڵێ وەکو گۆنا سەعیدیان وەکو ژنان کە لێرە چ شتێکتان کردووە یاخۆ چه هەڵوەستێکتان هەیە بەرامبەر فتوای مەلاکان کە هەنێ جار خانمان مەسەڵەن بڵێن ژنان بە دایناسور نازانم بە سوزانی بە تەشیری زۆر قسەی زبر بەکاردێنێ ئێوە چ کارێکتان بۆ ئەمە کردووە بەڵێ هەڵبەت سوپاسەکەم کە ئەم پرسیارەت کرد مەسەلەیەکی زۆر گرنگە لە ئێستاە بە تایبەت لە هەرێمی کوردستان پێشەوەی لەسەر با بڵێن من وەکو گۆناسایی چیم کرد بێ باسەکە بکەین ئەوی ژەوەیە کە چەند ساڵێکە ئەم دیاردەیە هەیە کە بانخوازانی ئاینی هەم لە ڕێگەی مزگەوتەوە هەم لە ڕێگەی ئێستا سوۆشیال میدیا و ئەوانەوە وایان لێ هاتووە سوکایەتیکردن و تەشیرکردن و هەر جۆرە قسەیەک کە بتوانن بۆ نمونەی حەدیثێکی لەسەر بێنەوە یا نمونەی تێکستێکی قورئانی لەسەر بێنەوە یاخود پشتیوانی بکەن بەوەی کە ئەمە دین وە ئەڵێ ئیترە توان بیکەن ئەوان بە ئازادی برۆیە بەڵام تا ماوەیەک وا بوو ئێستا ئیتر وانە ئێستا سەنگەریان لێ گیراوە ئیتر ئەوە نەما کە کەس پێیان نەڵێ هەڵبەت ئەم ڕەوەندە ئەتوانم بڵێم نزیک بە 4-5 ساڵەوە پێش ئێمە کۆمەڵێکی زۆر بووین لە هەرێمی کوردستان کۆبوونەوەیکی زۆر فراوانمان کرد خەڵکی نێو میدیاشمان بان کرد و خەڵکێکی زۆر لە سلێمانی لە بیرمە لە قاوخانی کەلتوری کۆبووینەوە لەسەر ئەوەی کە چی بکرێ بەرامبەر بەمە ئەو کاتە قسەیەکی زۆر کرا لەسەروی ئەم مەلایەنە ئەبێ شکاتیان لێ بکرێ ئەبێ ڤیدیۆ کلیپەکانیان کۆ بکرێتەوە و وەکو چۆڵی وەکو دەلیل ببرێتە بەردەم دادگا و شکاتیان لێ بکرێ بەداخەو ئەو کاتە کارەکە سەری نەگرت لەبەر ئەوەی بتێو نەتەوێ ترسێکی گەورە هەیە لەنێو ئەو کۆمەلگایە ترسێکی گەورە هەیە لەوەی کە بڕۆی شکات لە مەلا بکەی وەکو تابوویەک وابوو وەکو شتێک وابوو وەکو دیوارێک وابوو کەس نێ ئەویز یەکەم کەس بێ ئەو دیوارە تێک بشکێنێ بەڵام خۆشحاڵانە چەند مانگێ لەوە پێش هەمومان بینیمان کە ئەم دیوارە تێک شکێنراوە لە ئەمە شکاتەکە لە ساڵی پارەوە کە بەڵام پێم وا بێ ئاخر نەبرا قەزەکە نەبرایەوە کێشە نییە ئەوە ئێستا پێ دەڵێم دەستکەوتەکانی چی بووە بەڕێی من یەکەم ئەو دیوارە تێک شکێنرا و یەکێکی وەکو مەلامەسەر با بڵین کە برایە بەردەم دادگا ئەو یەکێکە لەوانەی کە دەسەڵات زۆر پشتیوانی لێ ئەکا بە تایبەت دەسەڵاتی پارتی وەجگەلەوە دەستگایەکی ئەلامی بۆ خۆی هەیە بە تەنیا بە دڵنیایی موچە و ژیانێکی مرەفە و خۆشی هەیە و کەسێکە بەکارە هێنرێ یعنی چۆن بەردەوام بەکارە هێنرێ چۆنی بێوێ بەبێ ئەوەی سەکاو جنێوە فرێژنیەکە فرێژنی لەولاوە بۆستێکە هەموو کێشەی کچانی و ژنان چارەسەرەکە باسی ئەوە زۆرەکە بەڵام ئەم وەستانەوەی بۆ نمونە بەهار منزیر و ڕێکخراوەکانی ژنان لەوێ و ئەم ڕێکخراوانەی تر لەوێ وای کرد کە ئەم دیوارە تێک بشکێ کە ئیتر ئەم ترسە ئەوە تا ئەلعان شکاتێ لەسەر مەلا هەڵۆ بەدوای ئەوەیە شکاتێ لەسەر مەلا هەڵۆ لەبەر ئەوەی بە خەڵکی نێو شانۆ و بەمانە هونەرمەندان قسەی وتووە کە جوڵانەوەیەکی فراوان دروست بووە لە نێو خەڵکە ئەگەر ڕاستە لەوانەیە هێشتا لەسەر ئاسی سوۆشیال میدیا بێ لەوانەیە هێشتا زۆر گەورە نەبێ بەڵام هەموو شتێ سەرەتای هەیە هەموو شتێک لە شوێنێکەوە دەست پێەکە و بە بڕوای من دیوارێکی گەورە تێکشکێنرا ئەوە بە معنای ئەوە نییە بێدەنگە بن بە معنای ئەوە نیە کنایکن بەڵام بە معنای ئەوەیە کە چۆڵی بەرەنگاریەک دروست بووە
پاڵ بە و کەلتورەوە هەز ئەمێتوانێت ناکەی وای لێبێ لە مەودووە هوەر و دین ببێتە دوو سنگەری بەرامبەر یەکتری بووە لە ڕاستیە ببێتە گێرە شێوێنیان لەوانەیە ئاسۆ لەوە باشتر دەمێکە بووە ئەو شتا چونکە من بزانم دین سانسۆری هەموو شتێکەکە لە کوردستانە بە سینەماوە بە شانۆوە بە شعرەوە بە کتێبەوە بە هەموو ئەمانەوە لەوانێ ئاسۆ باشتر لەسەرەوە بەڕای من زۆر شتێکی لەسەر و مەسلێ باس کرد زین چۆنە ئێمە هەندێک خاڵ هەیە ئەبێ لە ڕەچاوی بکەین ڕاستێکی مەسەلە مەلا هەموو مەلایەک ئازادە لەوەی ممارەسەی مەلایی خۆی بکە زیادە ڕۆیی نەکە نەزانێت تەشیر بە ئینسان نەکە بەشێک لەم مەلانە لە دەستگایەکی گەورەی ڕانگەیان سوکایەتی بە مرۆڤەکەن من و منەکەیمان بینی کابرات جنێ و بە هونەرمەندەدا بە ئەو شوێنەی کە هونەری لێ پەروەردە ئەبێ ئەمە تەشیرە ئەمە خەتەرە ئەمە جنێودانە بە ئینسان ئەمە نابێ قوبول کرێ ئەمە ڕەبتی بەوەنی ئەگەر بە دینێکی تریش بێ ئەگەر بە دینی ئیسلامیش ئەم جنێوە بدرێ بە شوعیەک بدرێ بە هەر کەسێ ئێمە ئەبێ فێر ببین ئەم کۆمەلگایە لە توموتیژی داماڵین بەڵام وا ڕاهاتین ئەڵێن نابێ زدی ئێمە دین نییە کابرا بە ئاشکرا سوکایەتی بە ئینسانەکە گروپێکی هوەری شانۆیی دێن ڕێک بەرامبەر بەم شخصە هوەرەکەن نەیوتوە دین هەمووی ئەڵێ مەلایەک ئاوها ئەکا بە ئینسان هەزار جنێوەدا لەسەر شاشەی تەلەڤیزیۆن خەڵکی بینێ هاتوو هوەریشی نازداری جوانی لەسەر ئەم سەرزەویە نمایش کردووە هەر لەسەر شەقامەکە تۆ هاتوویتە چی بە دار و بەردی ئەماڵی و بە تۆی وتووە کابرا تۆ تەشیرەکە بە دەینەسڕ کاکە ئیشی تۆ نیە مەلا عەبدولکەریمی مدەڕیز مەلا بوو نیوەی ژیان دەرخان کرد بۆش لێکۆڵینەوە لە ئەدەب و شیعری مەحوی و نالی و مەولەوی چیە ئێستا بڕۆ ئەو یەک زەخیرەیەکی گەورەیە یعنی کە لەسەر شعر و ئەدەبیات چی کردو ئەم ئینسانە مسلمان بوو خواپەرست بوو بەڵام زانیوێتی ئیشی خۆی بکە ها لە زۆر دینی خۆشەویست کردووە لای خەڵک بەڵام ئەم مەلایانە بە پێچەوانەوە مرۆڤ ئازادە تۆ حەقی خۆتە هەر دینێکت پێخۆشە وەک تۆ چۆن حەقتە منیش حەقمە چیم ئێمە لای ئێمە ئەم پێکەوە ژیانەمان قوبوڵ نەکردووە ئێمە پێمان وایە ئێمە ئەبێ ئەم کۆمەلگایە بە دڵی خۆمان دای ماڵین وا دەرچێت شتی وانەیە لە دنیاە مرۆڤ تۆ سیرەکەی لە ماڵێکە دووسێ خوشکوبران هەرێکە بە نوعێک بیرەکاتەوە هەرێکە بە نوعی دنیا ئەبینێ طبیعەتی ئینسان وایە خوڵقێتی ئینسان وایە خوێندنەوەتەیە دنیا جیاوازە بینی بۆیە ئەم تەشیر و ئەم سوکایەتیکردن ئەبێ ڕابگرین هەر کەسێ بیکە ئەبێ قەڵغانی لە بەرامبەرا دروستکەین ئەبێ نەهێڵین ئەم وڵاتە چونکی وڵاتی ئێمە بەداخەوە پڕە لە توموتیژی بە تاریخ وا بووە پڕە لە کوشتن و حەقد و شەڕ و ئێمە چۆن ئەمە خاڵیەکەینەوە چۆن هەر کەسە و لە جێی خۆیەوە دادگا باشترین شوێن و ستەیجە کە ئینسان فێری ببێ بچێت لەوێ خۆی ساحکاتەوە یەکێ غەڵەتی بەرامبەرکات تۆ ئەوی لێ بگری ئەبێ ئێمە فێری ئەمانە بین بە منطق لەگەڵا بکەین نابێ هیچ دەستگایەک بهێڵین و ئیشی لەسەرۆ بکەین ببێ بە منبەری تەشیرکردن بە ئینسان اینجا هەر چۆنێ بێ ئەمە خەتەرە ئەمە کۆمەلگاکە و ناشیر نەکە حقت دروستەکە شەڕ دروستەکە توموتیژی دروستەکە و ئێمە ماندووین لەم مەسەلەیە ئێمە هەمومان بوونێتە قوربانی ئەم توموتیژە زۆری کە لە کورسانایە بە هەموو نوعەکە لە دینتەوە لە کەلتورتەوە لە زمانتەوە لە ڕنگتەوە لە ژن و پیاوتەوە لە لادێ و شارتەوە ئێمە چۆن ئەمە ئارامەکەینەوە و ئەبێ ئیش لەسەر ئەمە بکەین بە بڕای من زۆر گرینگە ڕێگر بین یەک هەڵوێست بین یەک گرتوو بین هەمومان بۆ کەمکردنەوەی هەموو ئەو تومەتیژیانەی کۆمەلگا وێران و نابوتەکە وەگەوەی ئێستا ئەیبینین بەداخەوە و ئەبێ ئەمە بکەین بە خاڵی سەرەکی ئیشکردنمان لە هەر شوێنێکی دنیابین تۆ لە بەریتانیا ئەژەی ئەتوانی دەور و نەخشی خۆتە بێ بەڵام نابێ پشتگیری هیچ توموتیژیە بکەین نابێت ئەبێ ئێمە توموتیژی کەم کەینەوە و ئەشتوانین بیکەین بە بڕای من دەورمانە بێ و من تەنها شتێکەوەیە کە خۆزگە ڕێکخراوی ژنان ڕێکخراوی تۆکمەتر و بەدەر لەوەی حیزبن هەرچیەکەن حەق ئینسان ئازادە خاوەن حیزب وشتە بەڵام لە کۆمەڵی مەسائلی توموتیژیە ژنانە بێ یەکگرتوو بن ئەبێ بە یەکەوە بن من ئێستاژ ئەڵێم بڕوا بکە هەر کاتێک شەڕ بوو لە هەر شوێنێکی دنیا بە تایبەتی لە شەرقا بە تایبەتی لە عێراقا بۆ تایبەتی لە کورسانە ئەبێ ژنان ببن بە قەڵغان لە ناوڕاستی ئەم شەڕە نەهێڵن چونکی ئەگەر پیا و فیزیکیان لە ناوەچێ ژن ئەبێ هەموو عمری بێ بە قوربانی شەڕ بێ پیاوە بێ ئەبێ بە ژنی دەسید و ئەبێ بە بێوەژن هەزار ناو ناتۆری لە دووسەکەن لە بەروی پیاوەکەی لە دەستداوە بۆیە هەر بۆ خۆی کۆمەلگایەکی وا پڕشەڕ ژیانی ژن و مناڵ و ئینسانی هەمووی نابوت کردو بۆیە بە بڕای من ژن کاریگرتنین بوونەوەرن لە کۆمەلگای کوردیا لە کۆمەلگای شەرقا کە ئەبێ نەخشی گەوریانە بێ ئەبێ ئەموشا قەڵغان بن ئەبێ هێز و ئیرادە بن هەر نمونونەکانی ئێمە ڕۆژئاوامان بیرە ژنان چی ناکەن یعنی هاوچێشەیەکان هەر لە دنیای گۆڕی ژنان لە ڕۆژاوە کە ژن ئیرادەیە هێزە قودرەتە توانایە قائیدە هەموو ئەوانەی
پوچەڵ کردەوە کە پێشتر لە کۆمەلگای شەرق و لە وڵاتی ئیسلامەکانە بەرامبەر بە ژنیان کرد ژن نمونەیەکی جوانی مرۆڤە و ئەتوانێت خاوەن هێز و دەسەڵات و ئیرادە بێ کە بینیشمان دەستە خۆش هێندە حەماس گرتوێتی دڵم نایە قسەکانی ڕاگرم دەڵێن ژنان شوار هێندەی پیاوان بەرامبەرن بۆیە هەندێ مەلاف دوای ئەوە دەنەڵێ قەیچێکە هەموو پیاوێک چوار ژنی بەرکەی بۆ ئەمەیان ئەڵێ چی هەر من قسە بکەم ئەم پرسیارە جوابمامە ئەزانم مەحسایت کردووە من خۆم ڕاستیەکەی لە ساڵی 1994 کاکاتە 26 ساڵ پێش ئێستا کۆڕێکم کرد سمینارێک ئەو کاتە دیارە سەرچاوە کەم بوو لە کتێبخانەی گشتی هەندێک کتێب و شت پێیا کرد ئەو کاتە بیرم نییە هەر لەسەر ئەم مۆزوعی زۆری ژن و پیاوە ئیحسایەکم لا بوو کۆڕەکەشم هەر بەناونشانی پەیوەندی کۆمەڵایەتەکان و گەشتێک بە دنیای عاتیفەیە کۆڕێک بوو کە ئەو کاتە دەورونەخشیە بوو هەم لە سلێمانی هەم لە چەمچەماڵ کۆڕەکەمان کرد ئیحسایی بڵێن ئیحسایی 50-60 تا هەشتاکانیش چونکی دوای شەڕی یەکەم و دووەمی جیهانی بوو ئەکرێ ئەو ئیحسای ئێستا واڵێم هەرچەندە ئەو ئیحسای پێم وایە هەر دقیق نەبووە بەس ئەو سەرچاوی کە من دەسم کە ئەو کاتە لە 139 بوو ژنان پیا و 61 بوو کەوا بێت ژن زۆر هین بووە کەمتر بوو بەڵام ڕێک ئێستا منەوە تازەترینی ئیحسایە بەلیز زۆر وڵاتم کرد دنیام کرد بەعکسەوە يعني نه ئەڵێ زۆر یەکسانیان یەک تۆزێکیش کەمترن ئێستا کۆم ئەمانەیە بزانین کۆمان کەمترە کۆمان زیاتر ئەڵێ لە هەموو 1000 پیاوێکە باشە 504 پیاوە لە هەموو 1000 ئینسانێکە 504 پیاوە 496 ژنە زۆری وام نییە لە عێراقیشە تقریبا 49 پەنجابێک کەمتریشە ڕێک ئەڵێ 49.4 ژن لە عێراقا یعنی لە نیویش کەمترە فەرقەکە ئەوە یعنی کە ئەحسایی تازەیە و دقیقە و 2010 ئەم ئەحسایە لەبەرەوە ئەکرێ ئەو قسەیەش ڕاستیەوە بێ ئەو ئەزین چی قسێتەوە پوچەکات بەڵێ ئەوە ئەحساییە قسێتەوە پوچەکاتەوە ئەوە ئەزین چی هاوڕێ گوتم کۆمەڵی ئیشی ئەوێت ئەوە نییە بە زۆری و کەمی حەل بێت ئەوە ڕاستی دروستی ئەو پرسیارەشمان بۆ دەرکەوت نەخێوانیە ژنان زۆرتر نین بە چوار هێندەی پیاوان و هەموو پیاوێکیش مافی چوار ژنی نییە بەڵام یەک ناخۆشی پیاوان لەوایە بەلای دینا قەت ناڕوا بەڵام کە دێتە سەر فرەژنی و ئەم شتانە ئەڵێ شەرع وای فەرمووە ئێکا کە تۆ سەر ناکەی بە فەرزی خوایە ئێستا بۆ شەرع دەوێت تەطبیقی لێ ئێمە بەرحاڵ دەستە خۆش بێ زۆر سپاس پرسیارێکم بۆ گۆناخان بزوتنەوەی فیمینیستی چ دەور و نەخشێکی لە دۆزی ژنانە هەیە هەلومەرجی ژنا ئایا ئەگەر فیمینیزمی زۆر بەرەو پێشەچی بەدڵنیایی بەرەو پێشەچی بەڵام مەسەلە ئەزانی چۆنە پرسیارە بزوتنەوەی فیمینیزمی بۆ خۆی یەک شت نییە ئەبێ ئەمە بزانین یعنی لەوانەیە فرسەتە بێ لە کاتی ترا ئینسان لە سەرمانە زیاتر بڕوا بەڵام بزوتنەوەی فیمینیزمی چەندین ئەگەر بڵێم مەدرسەی جۆراوجۆری هەیە یاخود چەندین شێوەی لێکدانەوە و بیرکردنەوەی جۆراوجۆری هەیە لیبرال فیمینیزمت هەیە فیمینیزمی سۆشیالیستت هەیە فیمینیزمی ڕەشەکانت هەیە با بڵین بلاک فیمینیزم سۆشیال فیمینیزم لیبرال فیمینیزم رادیکال فیمینیزم ئەمانە هەر یەکە و جۆری بیرکردنەوەیان جیاوازیان هەیە بە شێوەی جۆراوجۆر لە یەکتر بەڵام ئەوەی کە بەگشتی لە ئێستایە لەسەر ئاستی جیهانە و من بۆ خۆم بڕوام وایە لەبەرەوەی من کەسێکی چەپم لەبەرەوەی کەسێکی کۆمۆنیستم پێم وایە لەبەر ئەوەی بزوتنەوەیەکی چەپی پێشکەوتن خوازی یەکسانی خوازی بەهێز لە دنیاە نییە و ڕوو لە دواوەیە بۆیە بزوتنەوەی فیمینیستی توانیوێتی جڵەوی مەسەلە و کێشەکانی ژنان بگرێ بەدەستەوە لەسەر ئاستی دنیاە و بەداخەوە بەشی لیبرال فیمینیزم ئەمەی گرتۆ بەدەستەوە کە ئەڵێم بەداخەوە لەبەر ئەوەی بۆ من لیبرال فیمینیزم ئەو بەشەیە لە فیمینیزم کە کێشەیەکی نییە لەگەڵ دنیای سەرمایەداریە کێشەیەکی نییە لەگەڵ شێوەی بەرهەمهێنانی ئابووری سەرمایەداریە و ئابووری نیولیبرالیزمی ئێستا بۆچی لەبەر ئەوەی من پێم وایە کێشەی ژنان بۆ نمونە زۆر کەس والێکیاتەوە یاخود بەشێک لە فیمینیستەکان یا بەشێ لە خەڵک وا ئەڵێن کە بۆ نمونە ژن کێشەکەی لەوایە کە پیا و تەبیعەتی خراپە یاخود تونند و تیژەیە ئەمە یا ژن کێشەکەی لەوایە کە بە دڵنیای دین یا کەلتور ئەمانە دواکەوتون ئەمانە دژی ژنەوەستنەوە کە هەمووی تا ڕادەیەک و لە حەدێکی دیاری کراوە دروستی خۆیتی ئەم قسانە بەڵام کێشەی گەورەتری ژن بەلای منەوە کوتم وەکو کەسێکی چەپ
بەوە ئەبینم کە شێوەی بەرهەمێنانی سەرمایه‌داری نی و لیبرالیزم بەتایبەت لە دنیای ئەمڕۆیە بەجارێک ماڵی خەڵکی وێران کردووە بە ژن و بە پیاوە بێکاری بە ملیۆنی لە دنیاە زیادی کردووە تەنانەت لە ئەوروپایشە ئەگەر بڕۆی بۆ وڵاتەکانی وەکو هندستان و چین و بەنگلادیش و ئاسیا یاخود لاتین ئەمریکا یاخود ئەفریقا یاخود لای خۆمان هەر هەرێمی کوردستانیش سیرکە بێکاری بەهۆی نیولیبرالیزمەوە بەهۆی سیاسەتی ئابووری سەرمایه‌داری و بەرهەمێنانەوە لە کوردستان و بگرە هەتا هەموو بەشێکی جیهان توانیوێتی ژمارەیەکی بێشمار لە خەڵکی بێکار و بێبەرهەم دروست بکە کە ئەمە پیا و ژنی گرتوێتەوە بەڵام ژن قوربانی زیاترین بۆچی لە هەرێمی کوردستانە یاخود بەگشتی لە شەرقی ئەوسەتا بەهۆی ئەمەوە مەسەلەی دین زۆر زیاتر زاڵ کراوە بەسەر ژیانی خەڵکە دین و سەرمایه‌داری بە بڕوای من یاخود پیا و سالاری و سەرمایه‌داری بە بڕوای من دەستیان لە ملی یەک کردووە لە بەرامبەر بە ژنە لە بەرامبەر نەهامەتیەکانی کە بۆ ژنی ئەهێنن زیاتر ئاسۆ پرسیارێکی جوانی کرد وتی 30-40 ساڵ لەوە پێش ژن ئازادتر بووە ژن باشتر ژیاوە ژن مافی زیاتریە بووە بەتایبەت ئەگەر بڕۆینە سەر عێراق و سەر هەرێمی کوردستانیش ژنان لە هەفتاکان و هەشتاکانە مافی باشتریانە بۆ گلە ئێستا و ئەمە حەقیقەتە ئەمە ڕاستیە و شێوەی ژیانیان لە باری کۆمەڵایەتیەوە فشارێکی زۆر کەمتریان لەسەر بووە بەتایبەت ژنی شاری باس بکەین با بڵێن بەشی شاری ژنان فشارێکی زۆر کەمتریان لەسەر بووە لە باری کۆمەڵایەتیەوە لە جلوبەرگیانە لە ئازادیانە لە چوونە دەرەوەیانە لە بەشداریان لە فەزای گشتیا هۆکارەکەی ئەوەیە کە ئەو کاتە ڕەهەندی سەرمایه‌داری جیهانی بەرهەمهێنان وای ئەکرد کە مۆدرنیزەی هێنابوو لەگەڵ خۆیان مۆدرنیزە بە معنای ئەوەی ژنی لەگەڵ خۆیان پێشە خست ئەی خستە نێو مەیدانی کارەوە ئەی خستە نێو مەیدانی خوێندنەوە ژنی لە ماڵەوە دەرەهێنا هەر خۆمان لە بیرمانە لە هەفتاکان و هەشتاکانە بە هەزارەها ژن لە وڵاتی خۆمانە لە هەرێمی کوردستانە بەرەو کار برا بەرەو خوێندن برا مەسەن ئێمە لەو جیلەین کە لە دوای دایک و باوکمان کە نەخوێنەوار بوون ئێمە ئەو جیلەین کە خراینە بەر خوێندن کە خوێندنێکی باشمان ئەوەی پێمان ئەڵەنجیلی ئاڵتونی خوێندنێکی باشمان کرد کاری باشمان بەدەستێنا پرۆفیشنالیزمان بەدەستێنا بەڵام لە نەوەتەکان بەدواوە بەهۆی چوونە سەری ڕەهەندی ئیسلامی سیاسی و ئەوەی کە ئەویش دەست چۆنەڵی بە جۆرێک ئیسلامی سیاسی بەتایبەت لە ڕێگەی دەسەڵاتی وڵاتەکانی خلیجەوە توانی دەسەڵاتی سەرمایه‌داری بەدەستەوە بگرێ ئەو کاتە ئیسلام و سەرمایه‌داری دەستیان کردە ملی یەک بە بڕوای من ئەمە شەرت نییە ئینە بەڵام ئیسلام و سەرمایه‌داری لە عێراق و لەو دەوڵەتانی خلیج و لە ئێران و لە کێوکێ دەستیان کردوتە ملی یەک لەلایەکەوەیکیان بەرهەمە هێنێ خەڵک بێکارەکە هەچی بڵێ خزمەت بە چینی دەسەڵاتدارەکە قازانجی بۆ هێنێ لەلایەکیشەوە ئیسلامی سیاسی باسەکەم هەچی بڵێ ژیانی ژنان و خەڵکی ئازادی خواست بەرەو دواوە ئەبا لە وڵاتانە ڕۆژ بە ڕۆژ پەیامەکانی بۆ ژنان خستنەوە ژووری ژنانە تەشجیعکردنی ژنانە بەوەی کە دەوری دایکایەتی و دەوری ژنی ماڵەوە ببینن باشترە بۆیان کە فرەژنی باشە بۆیان کە پیاو بە خێویان کا باشترە وەک لەوەی دەوڵەت بە خێویان کا یا وەک لەوەی خۆیان کار بەدەست بێنن بەم جۆرە یعنی بەڕاستی ئەم باسی زۆرە هێنەیە بەڵام با هێندەی ترمەلاکان لە خۆمان تووڕە نەکەین بەڵا با تووڕەیان کەین بە بڕوای منە بێ باش تووڕەیان کەین بۆ ئەوی تر نەتوانن ئەوانیش بەو شێوەیە کار بکەن بەتوای ئەبێ وەڵامیان بینەوە لە جێگەیانە بەڵام هەر بۆ تشکێک بۆ سەر ئەزین چۆن بە بڕای من ئێمە هەر کەس و ئیشی خۆمان بکەین سا خۆی مەلا مشکلێکی وێ هاتوو ئیشی ترەکە مەلا ئەوە نییە ئیشی خۆی بکات چێ مەلایەکی ڕێک و پێک ئیشی خۆیەکە دەستی خۆش بێ بیکە مشکلەکە ئەو بڕیارەدا ئەو خەڵک ناشیرانەدا ئەو خەڵکانەدا ئەو توموتیژ ئێمە ئەبێ ڕێ لەمانە بگرین بە بڕای من ئەو لەسەر هەر بزوتنەوەی فیمینیزم بە بڕای من بزوتنەوەی فیمینیزم لە کۆی گشتیا ناتوانێت ژیانی ژن لە دنیای باشکە کە بەداخەوە ئەم بزوتنەوەیش بۆ خۆی بە جۆرێک ئێستا تەشنەی کردووە هەیە بەڵام سەرچاوەکە ئەم بزوتنەوەی ناتوانێت ژیانی ژن یەکسان بکاتەوە ناتوانێت ژیانی ژن داماڵێت چونکی ئەمیش جۆرێکی ترە لەوەی کە ئەیەوێت ژن ئێمە قسەمان لەسەر منێ ئێمە قسەمان لەسەر کۆمەلگایەکە ژن و پیاوە حتا بڕواتە لە کۆمەلگای شەرقا حتا لە کۆمەلگای کوردستانە ئەوەنە زەختی تر کەوتۆتە سەر پیاخۆ پیا بەشێکی قوربانی لە کۆمەلگای بەڵام کەس ناچێتە سەرەمە ئێستا پیا و 50 مناڵیە بێ لە ماڵەوە کرێکاری پەشیمان بیتۆ لە ئێستا من قسەکانی بۆ باسەکە ینی من ئەمەوێت سیکە من ئەمەوێت باسی ئەوە بکەم کە ئێمە بەیەکەوە ئەبێ ژیان جوان بەیەکەوە جوانین ئەم تەفرقەی دروست ئێمە بەیەکەوە ئەتوانین ژیانێکی خۆش و باشوانە بێ
جا لە خێزانەوە بگرێت تا کۆمەلگا و تو کار و ژیان و هەر شتێک مەبەستمەوە بۆ هەر یەکم لە حەزێک مەسن لە وڵاتی ئێمە بە زۆری لە بە تایبەتی لە کەمترین لە بڵێن ئەو شارانی کە زیاتر ژیان فەرقی هەیە پیا و هەمیشە زەحێش بۆ کاکە ئەبە ئیشکات ئەبێت چەکدار بێ ئەبێ پێشمەرگە بێ ئەبێ سەرباز بێ ئەبێ 15 مناڵێ بێ هەر ئەو ئیشکا و بیهێنێتوانێ لەبەر ئەوەی ئێمە نەمانتوانیوە ئەم کۆمەلگایەکی مەدەنی و مۆدێرن بێ ژنمان بچوو کردوەوە لە ماڵێکەوە داینێن و کاوێکش لەو لاوە شەو ڕۆژ ئیشکا و لە ماڵەوە بێخێرا نانی خۆ ئێمە فێرنین ژیانی هاوبەش بکەین ئەزەنی من قسەکەم لەسەر ژیانی هاوبەش مهمە پێکەوە کارکردن مویمە سا تۆ لەم ئەو بێ جیاوازەکە چییە کابرا ژن و پیاوە هەردووشیان ئیشەکەن مۆزەفن لە دائیرەیەک ماڵ و ژیان هەمووی بە هاوبەشی ئەخر هێندە لە باو باپیرانەوە وتراوە ژنیان ژن و تۆ پیاویان پیاوە تۆ ناکرێت ئەمە لەوەیە بۆ 200 ساڵ پێش ئێستا کرابێت ئێستا دنیا دنیایشی ترە باب ئێستا تۆ ئیخبارێک لە کوردستان ڕۆدا تۆ پێش ئەوانەی بیستی زۆر جار من هەواڵی ئەو شارۆچکە بچووکی خۆمان من بەدایکم وانەڵێم ئەوەنە دنیا گۆڕاوە ینی دنیا لە شوێنێکی ترە و وەزعەکان لە ئاستێکە تەکنۆلۆژیاش دنیای وا گۆڕیەوە بەداخیشەوە بەشێکیشی هەر ئەم مەوزوعی تەکنۆلۆژیا ئەمەی کە باسی کرد گۆنا لەسەر ئەم نظامی سەرمایه‌داری و ئەم بزوتنەوە سەلەفەی کە دنیای داگیرتووە ژیانی ئینسانی خراپ کردو بە پیا و ژنەوە هەر ئەوە نەبێت بڵێ ژیانی هەمومانی وێران کردووە ژیانی هەمومانی ناخۆشتر و فشاری زیاتر و خەماویتر کردووە مثلا ئینسان پێش 50 ساڵ پاش ئێستا دڵی خۆشتر بوو هەپیتر بوو ئێستا کابرا هەموو شتێکی هەر دڵی ناخۆشە کۆی ئەمە سیستەمێک و نظامێکە کە ئینسانی مانگو کردو ئەگەر بەلە فەرمو هەستەکەم بەقەدەر پێویست حەقم نەیە بەو پرسیارە کە وتت فێمینیزم باشە یان نا ئەمەوێ یەک شتی بچووک بڵێم لەسەرەوە چکە من بەوە دەسم پێکرد بڵێم فێمینیزم شتێکی زۆر بەرفراوانە و زۆر جیاوازە و ڕەهەندی جیاوازی هەیە بەڵام فێمینیزم بەگشتی بزوتنەوەیکی ئیجابیە بێ ئێمە وا سەیریکەین لە جیهانە بزوتنەوەیەکی پۆزتیفە بەو مانایە پۆزتیفە کە باز لە یەکسانی ئەکا ڕاستە ڕێگەی جۆرا و جۆر بۆ یەکسانی ئەگرێتە بەر بەڵام باز لە یەکسانی ژن و پیاو هەموو دەسەڵاتێک لە ئەوانە ئێمە مشکلەمان ئەمەیە مەسەلە یەک ڕێگەم بە بەس ئەوەنە ئێمە نابێ بەپێی دیعایەکانی ئەوەی لە بەرامبەر فێمینیزمەکرێ قسە بکەین بۆ نمونە من نەمبیستووە لە خەڵک حتا لەو لە لیبرال فێمینیزم کە پێشتر من ڕەخنەم لێگر نەمبیستووە بڵێ پیاو خراپە یا پیا ئەوەیە و ژن نەمبیستووە ئەمە رادیکال فێمینیزم وا ئەڵێ ڕاستەکەی ئەمە یەک ڕەهەندێتی بەڵام بەگشتی بزوتنەوەی فێمینیزم و ئێستا ئەوەی کە دەنگی بەرزە لە جیهانە باز لەوە ئەکا کە با پیاوانیش وەکو ژنان بڕوان بە یەکسانیە بێ با پیاوان بێن واز لەوە بێنن کە ئەوان باز لە بەهێزی خۆیان و لە ماسکولینیتی و لە مافی زیاتر و لە توانای زیاتر و ئەمانە بەشی سنتەرەکەی گەڕانەوەی دەسەڵاتە بۆ ژن و ئاخر ئاسۆگیان بەشێکی وایە ڕاستەکەی بەڵام بەشێکی وایە بەشی زۆری فێمینیزم خطابی فێمینیزم باز لە یەکسانی ئەکا و باز لەوە ئەکا حتا مەسەلەن فیگۆرە ناسراوەکانی فێمینیزم کە ناویانم لەبیر نییە ئێستا بەڵام بەشی زۆریان باز لەوە ئەکەن کە فێمینیزمی ئەم سەردەما باز لەوە ئەکا بەتایبەت بیر لەوە بکەینەوە کە ئێستا جیلێکی گەنجی جیهانی دروست بووە گلۆبال جێنەرەیشن دروست بووە کە بەڕاستی فێمینیزم بناسێ ناسێت تا ڕادەیەکی زۆر بڕوای بە یەکسانیە گاڵتەی لێیەت بەو هەڵاواردنانەی کە بەرامبەر بە ژنانەکرێ ئەگەر ئێمە نەچین دەرزی دین و پیاو سالاری و ئەوانە بکەین بە مێشکیا جیلێکی جیهانی دروست بووە کە خود بە خود لەگەڵ ئەوە ڕایەت کە ژن و پیا و دوو ئینسانن لە کۆمەڵە هەر ئەوەی کە تۆ ئێڵەی لە کۆمەلگایە ئەژین ئەتوانن یەکسان بن ئەتوانن پێکەوە بژین ئەتوانن یەکتر تەواوکەن ئەتوانن لە پاڵیەکە بژین و ئەتوانن بە تەنیاش بژین دوور لە یەکیش بژین یعنی جیلێکە ئەوەی کە پێوترێ ئێستا دراسا زۆرە لەسەرەوە کە جیلێکی گلۆباڵە بەهۆی تەشەنەکردنی تەکنەلۆجیا و ڕۆشتنی بۆ ناو ماڵی هەمومان بۆ ناو هەموو لادێکان بۆ ناو هەموو شارەکانی جیهان خەریکە کەلتورێکی جیهانی بڵاوە کاتەوە لەسەر ئینسان بوون ئینسان بوون بە مانای ئەوەی کە ژنە پیاوە یاخود هەر جێندەرێکی ترە بۆ نمونە چەندین شتی تری جۆرا و جۆر ئەم جیلە لەگەڵ خۆیان هێناوێتی دڵنیام کە شتمان زۆر فێرەکە لە داهاتوە ئێمە لەوانەوە زیاتر فێرە بین لەو بارەوە بەڵام ویستم ئەو مافە بمەوە بەوەی کە فێمینیزم وەکو بزوتنەوەیکی پۆزتیف واتە ئەرێنی سیرکەین کە ئەو خەریکە هوشیاری بەگشتی لەسەر یەکسانی نێوان ژن و پیاو بڵاوە کاتەوە بەڵام ڕێگای جۆرا و جۆر
هیوادارین خۆشەویستانم با لەوە زیاتر کاتان نەگرین لەبەرەوەی بڕگەی دووەمی بەرنامەکەمان بەرنمەیەکی زۆر جوان و ڕازاوەمان ئامادە کردووە هیوادارین ئێوارێکی خۆش بەسەربەرین پێکەوە بفەرمونون ئەگەر هەر قسەیە شتێک ماوە جێماوە پێتان خۆشە بیڵێن لە خزمەتان بفەرمونون والله من هەر احسایشی ترم پێ بەس هەر بە سەریعی قساکەم هەر ئەوە نیە باسی ئەم بەرنامێکراوتم با هەنێک سێرج بکەم لەسەر مەسلەی ژن کەچی سەیرەکەم مەسلەی ژن لە هەموو دنیاە مەسلەیەکی واقعە بەس هەنێ وتم باشترین دەوڵەتی دنیا چین بۆ چۆن بۆ ژیانی ژن و پیا و یەکسانی هەر مجموعە دەوڵەتی دابێم کە خۆشم هەر تەوەقعم وابوو بەس بڕام ناکرد ئایسلند لە 10 ساڵی ڕابردووە ئەو باشترین وڵات بێ وڵاتە بچکۆلەیە کە ژیانی ژن ئەوەنە تایە باشە دوای ئەوە نەرویج و فینلەندا و سوید و ئەڵمانیا و ئیسپانیای داوە ئەنجا لە وڵاتەکانی دەروی ئەمانە نیکاراگوا و نیوزیلندی داوە ینی هەر حەزم کرد ئەوە وەک خەبەری دەخراپترینەکەت نەکرد من ئەزانم هەموویە دەخراپترینەکە 6 بۆ 6 پێم وایە هەمووی دەوڵەتانی ئیسلامین نازان من بەحسی باشەکانەکەم و حەزەکەم ینی حەزم کرد ئاخیرەکەی بە پۆزتیڤ باسی بکەم کە ئەو هایە ژیانی بەداخەوە من وابزانم خراپم خراپم کرد بەڵام بەڕاستی وایە و جێگی نیگەرانیە بەڵام پێشمان ئەڵێ کە خەباتی ژنان لە وڵاتانە چەنە قورسترە چەنە ئەبێ زیاتر لەسەر ئەوە دائیما ئەگەر من ئەوە بکەم بە قسەی ئەخیرم کە ئەو شتە هەروە چۆن ئەبێ ئێمە ژۆک و چۆن 200 ساڵ ژنان لە ئەوروپا بە دڵنیایی مافیان نەبوو بارودۆخی ژیانیان زۆر خراپ بوو مافی دەنگدانیان نەبوو ئەو مافانەی کە ئێستا هەیانە بە خەبات بە خۆپیشاندان بە ڕێکخراوبوون بە یەکگرتووی بەوانە بەدەسهاتووە و بۆ دڵنیایی ڕێگەی بەردەم ژنانیش لە خۆرهەڵاتی ناوەڕاز لە عێراق لە هەرێمی کوردستان هەر ئەوەیە ڕێکخراوبوون و ڕێکخراوبوون بە دەوری داواکاریەکان و کێشەکانی ژنانە دروستکردنی نوێنەرایەتی بۆ خۆیان نوێنەرایەتی کە نوێنەرایەتی کێشە کۆمەڵایەتی و سیاسی و ئابوووریەکانیان سپاسخوا بەخێر بێن بان سپاس بۆ ئێوەش یادە کە ڕۆژی 8 مارسە و لە هەموو ژنانی کوردستان پیرۆز بێ واماندانا بە تایبەت ئەم ئێوارەیە بۆ خانمان بێ ئاوێ بەرشوشە گوڵاوێ ئەوانەی منیان لەبەر کرد بازی دەوری بلوەری یارگوڵی لە زانی شێخ و مەلاک وەدە من دوعا دەکەن بەدڵ بۆ من تاقیکەینەوە هەڵیام ژێری بزانین چاوتان لەسەر ژمارەکانتان بێ بۆ ئەو عاشقەی بۆ تۆ هەما سوێن دەخۆم بۆ دڵێکەوە بەرچاوەکانت مەلم هەما بۆ من دڵە پڕ لە غەم ئەی مدریبی حەریت دەستکەین بە نەغمە خوانێ پریشانیم من دەناڵێنم فرمێشی چاوان دەبارێنم هاتە خوارێ لە گردی گەنە بڕوانەدانی وردی هاتە خوارێ لە گردی